بەڵێ ئایزان تەوەری یەکەمی بەرنامەکەمان باسکردنە لە یەکێک لە گرفتەکان کە توانم بڵێ مێژوەکەی لە چەند ساڵێک لەمە بەرەوە دەستی پێ کردووە بەڵام بەم دوایانەیە حکوومەت دەستی کردووە بە جێبەجێکردنی ئەویش گرفتی کاسبکاران و دوکاندارەکانە لەسەر باجی ئەو تابلۆیانەی لەسەر دوکانەکانیان هەڵیان نەواسنواتە ئەو ناونیشانەی کەوا بۆ دوکانێکی هەر دوکانێک تابلۆیەک بۆ خۆی هەیە لەسەر دوکانەکەی کەوا ئەمەش لەلایەن لایەنە پەیوەنددارەکان و لێژنەکانی شارەوانیەوە باج و ڕسوماتێک هەیە کە بە پێی یاسا دیاریکراوە دەبێ بە حکوومەتی بدەن بەڵام بەشێک لە کاسبکارەکانیش ئەو باجە بە زۆر دەزان و یان جۆرێک لە جۆرەکان ئەو ڕێنمایانە جێبەجێ ناکەن. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز میدیاخانمان کردووە دامی لیژنەی ژینگە و شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. میدیاخان زۆر بەخێربێی. میدیاخانم گرفتە لە چێوە سەرچاوی گرتووە لە کاتێکا پێم وا بێ بە پێی یاسا ئەو ڕسوماتە هەیە ئایا زۆرە یاخود جۆرێک لە جۆرەکان ناڕێکی لە جێبەجێکردنەکەیە هەیە ئەو گرفتی باج و ڕسوماتی تابلۆکان. سەرەتا بە ناوی خۆی گەورە طبعا لە هەموو دنیا یاسای هەموو تایبەت بە هەموو سێکتەرەکان هەیە و ئێمەش یەکێکین لەو شوێنەی لەو وڵاتە و لەو هەرێمەی کە پێویستە یاسامان هەبێ بەڵام زۆر بەداخەوە یاسەکانی ئێمە ئەوەی کە یاسایە تەطبیق ناکرێ ئەوەی کە ناساییە ئێستا پێێنن بەسەر هاوڵاتی خۆمانە طبعا یەکێک لەو نایاسایانەی کە سەپێنرێ بەسەر هاوڵاتیە ئەم مەوزوعی باج و ڕسومات و ئەمانەیە کە بەسەر دوکاندار و کۆمپانیا و هەموو ئەو کەسانی کە دوکانێکی هەبێ تابلۆیەکی هەڵواسی بێ شتێکی دانابێ ئەستا پێنرێ بەسەریە. ئێمە وەکوتم لە ئەوڵەوە لەگەڵ یاساین لەگەڵ هەموو ڕێنمایەک چاکەکانین کە حکومەت دایانێ بەڵام بەمەرجێک ئەو حکومەتی کە یاساکە بۆ دانێ ئەبێ لە خۆت دڵسۆستر بێ بۆ خۆت چکە بۆ لێرە حەقی ئەو کەسە حکومەت بۆچی دانراوە بۆ ئەوەی کە مافی خەڵک دابینکە مافەکانیشی چییە ئەوانەیە کە مەسەلەن ژیانی پێ ئەگوزەرێ بەڵام تۆ معقول نییە بێت لێرە باج ڕسومات لەسەر دوکاندارێک دانێ دوکانەکەی 2 مەتر بێ دوکانەکەی 3 بە 2 بێ بەڵام باجێکی زۆری لەسەر دانێ. ئێستا وای لێ هاتۆ سیمای شار زۆر ناشرین بەگەر حکومەت خۆی ئاوڕێ لە خۆی باتەوە سەیرێکی شاری سلێمانی بکات بە تایبەتی تەماشاکە سیمای شار زۆر ناشرین بە تۆ چیتە هەج وڵاتێ سیمای شارەکەی بە تابلۆ و بە ئەعلام و بە ڕیکلام و بە هەموو ئەو شتانەیگە لە ئەگوزەرێ لە شارەکە ئەیناسیتەوە چەند نهۆمی کردووە بە شاشەیەک بۆ ڕیکلام بۆ دوکان و بازاڕ زۆربەی جار لە وڵاتان من خۆم چوومەتە تورکیا یعنی باوەڕ بێ ئوتێل هەبووە پێشەکەی یاوێتی بە حکومەت بکرێ حکومەت کرێکەی دابینەکە کروێتی بە ئیعلام بۆ شاری ئەستەمبۆڵ بەڵام بەداخەوە لێرەوانە لێرە وەکو چۆنەڵی سرنجێکیان پێەیە هەرچی خوێنی میلەت بێ لە هەر شوێنەکە خوێنی زۆر بێ لێک ئەم بڕیارە ببوورەکەشە ئەم بڕیارە یاسایە ڕێنماییە لە وەزارەتەوە هاتووە لە وەزارەتی شارەوانیەوە یا لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانەوە لەکوێوە هاتووە ڕێنمایە لە وەزارەتی شارەوانی گواستنەوە هاتوو. میدیاخان پێم وا بێ بەپی ئەو ڕێنمایی کە هاتووە بۆ هەر مەتر چوارگۆشەیەک 40,000 دیناریان پێشتر دیاری کردو وابزانم ئێستا پاش ئەو ناڕزایی کاسبکاران کردویانەتەوە بە 30,000 پێدوانی ئەمە جۆرێک لە جۆرەکان بە قانون باج وەرگرتنێکی زیاترە لە کاسبکارێک کە ڕەنگە خۆی کە یاسا دەرەچێ بۆ شتێک ئەڵێ بە پێی مەسەل بە پێی یاسای ئەمە ئەبێ ئەو نە دوکاندار ئەو نەبە مەسە بۆ نمونە بڵێ ئەبێت 40,000 بێت کە یاساکە داینە تۆ ملزەمی بەڵام ئەمانیان لە شەو ڕۆژێکە یاساکە کەم و زۆری تیاگەن هامەتاتی تیاکەن لە سیەوەی کابە لە چلەوەی کابەوەرچیە لەوەی کە سی بێ یاخد من ئەڵێم نییە پێوەەر نییە ئەگەر پێوەریەک هەبێ یاسایەکە بێ بۆ چەند ساڵە حکومەت دەنگی لەوە نەهات بۆ چەند ئێستا بەپارەیە حکومەت وەڵی من پێویستی پێی نییە باەکشتی بێڵێم من لێرەوە ئێڵێم ئەمنە قەیرانیە لە ناو کوردستانە ئەمنە قەیرانیە لە ناو کوردستانە چونکە کاتی قەیرانە کە تۆ هیچ شتێکە نەبێ ئێمە وڵاتێکی کشت و کاڵین وڵاتێکین سەروەتی زۆرمان سەروەتی ئاڵتونی ڕەشمانێکە نەوتە وڵاتێکین کە هەموو شتێکمان تیا هەیەست وڵاتێکی گەشت و گوزارین ئیتر هەج ینی خۆ تۆ تورکیا چی هەیە گەشت و بە گەشت و گوزاری و سیاحەکەی چۆ بە پێشەوە بەڕاستی ئێوتا نەوت لە کوردستانە دزێی با بۆ ئەوێ تێگەشتی دەی ئێمە گەرەوەی خۆمان بۆ خۆمان خەرجیکەینەوە باوەڕ بێ سا فەقیر نامێنێ. میدیاخان ئەو ڕێنمایی دەرچووە واتە ساڵانەیە بۆ ساڵێک نەگەوەی مەسەلەن دوکاندارێک بۆ تابلۆکەی باجێگەداتە حکومەتان هەموو ساڵێک ئەبێ هەموو ساڵانە تازەکات و هەموو ئەو باج ڕسوماتێکی ئێستا لەسەری ئەیانەوەی بیسەپێنن ئەبێ بیتە
بەس گرفتێکی ترەیە کاک جلال من هەفتەی پێشوش لە هەولێر بووم پێوان بێ لە هەولێری شەمان و حاڵەتە هەیە و لە سلێمانیش بەشێکی زۆر دوکانەکان بینم مەسەلەن یا تابلۆکانیان دڕاندووە یان بۆ یاخ چۆڵی ناوی و ئەمە هەم وەکو بەڕێستان فەرمووتان دیمەنی شار تۆزێک وەکو ساڵانی زۆر قەدیمی لایەتەوە کە هێشتا بڵین ئەو پێشکەوتنانە نەهاتوون بۆ ناونشانی دوکانەکان ئەی ئەمانی گرفتەکە یانی ئەگەر تابلۆیەک دوکانێک تابلۆی نەبێ ئەو باجی لێ وەرناگیرێ یان ڕێنمایەک هەیە بڵێ هەر لێ وەرناگیرێ باجەکەی لێ وەرناگیرێ لەبەرەوەی تابلۆی نییە هیچی نەنووسیوە باجی لێ وەرگێ خۆی ئەسلی مەوزوعەکەوەیە کە تۆ ساڵانت لێسن ساڵانەی دوکانت لێسن بەڵێ ساڵی دوکانت لێسن ئیتر تو هەق نییە و دوکانە ئەو کابرای چی لێکە کابرا خانوێ گەی بەکرێ بە کابراایەک ئیتر تو هەق چێ چەند کەسی تیا و چەند کەسی تیاناژی چی لێکە و چ تاقمێکی بۆ دانێ چ میوانێکی بۆ دانێ بەڕاستی چه حاجەتێکی تیاشوە ئەم حکومەتە زۆر سەیرە یعنی بیر لە شتی واکاتە و بەس بۆ ڕاودونانی خەڵک زۆر باش ئێستەوە کۆنجومەنی پارێزگای سلێمانی چیتان کردووە چونکە ڕەنگە ئەگەر دوکاندارەکانی سلێمانی خۆ ناکرێ هەموو ئەم دوکاندارانە بڕۆن تەڵەبی وەزارەت بگرن لە هەولێر دەبێ بێنەوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ پەرلەمانە مەحەلیەکەی خۆیان ئێوە لە لیژنەکەتان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چیتان کردووە یا چیتان بەدەستەوەیە مەژڵێن هەم لە هەموو دۆسیەکانە ئێمە بێدەسەڵاتین تەنها دەسەڵاتی خۆمانمان هەیە ئێمە حقیقت دەسەڵاتی خۆمان هەیە بەڵام دەسەڵاتەکەمان محدودە بە پێی یازای ژمارەسەی ساڵی 2009 بە پێی ئەو یاسای ئێمە 2009 پێتان دەڵێ دەسەڵات لا مەرکەزیە بەڵێ ئەمە لەبەرەوە ئێمە وەکو لیژنەی شارەوانی ئەمە دەمێک ئێمە لە خەمی ئەماین و هاوڵاتیان و دوکاندارانی هاتوونە تەلامان ومە بەرزیشمان کردوێتەوە بۆ وەزارەتی شارەوانی بەڵام هەتا ئێستا جوابی نییە و ئێمە لێرەوە داوە من لێرەوە و هەروەها ئێمە لیژنەکەمان بەتەمانە گەرمە چارەسەر نەکێ یاداشتێک ئاراستەی پەرلەمانکەین ئەمە ئیشی پەرلەمانە ئەبێ پەرلەمان ئیشی لێ بکە چونکە بۆ پەیوەندی بە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەوەیە ئەبێ ئەوان لە خەمی بەڵام زۆر بەداخەوە پەرلەمان زۆر خەمساک ئێستا با بڵین لە کۆتایی ئێستا بە گشتی یعنی ئەو کێشە کۆتا حاڵەت کە پێی گەشتووە ینی لە چ قۆناغێکە ئێستا دوکاندارانە بێت چی بکەن هەرەوەی تابلۆکانیان لابرن کە ئەمەش دیسان ڕەنگە گرفت بۆ دۆزینەوەی دوکانەکان و ڕەنگە لەسەر کاریگەری لەسەر بازارکردنیان دروست بێت لەلایەکیشەوە سیمای شار ناشرینە بێ لەلایەکیشەوە کێشەکە حەل نابێ ینی هەموەکو لیژنەکانی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەموەکو لەگەڵ نوێنەری کاسبکاران قسەتان کردو ینی هیچ حەلێک ڕێگە چارەیە من دووشت بە حەل ئەزە من وەکو خۆم یعنی وەکو میدیا نەک وەکو ئەنجومەنی پارێزگا وەکو خۆمەڵێم هەموو ئەو کاسبکاران نوێنەری خۆیان دیاریکەن بچنە پەرلەمان ئەگەر لە پەرلەمان نەبوو شکات لە حکومەتکەن شکات لە حکومەتکەن بۆچی لە خۆتانی دوور دەخەنەوە نا لە خۆمان من پێم وتی ئێمە لە چوارچێوەی یاسایی شەکەن ئێمە ئەگەر شتەکە بەس پەیوەندی بە سلێمانیەوە هەبووە هەڵبەتە ئێمە کێشەیەکی هەبووە لە شاری سلێمانیە ئێمە حلمانەکەن بەڵامیان کێشێکی تاخر شەخص بووە ئێمە حلمانەکەن بەڵام ئەم خەڵکی کە لە پارێزگای سلێمانیە کاتێ پەرلەمانێکی مەحەلی وە کۆنجومەنەکان دادەنرێت ئێوەیان کردوێتە بە نوێنەری خۆیان بۆی کە لە گرفتەکاندا ئێوە چۆن بڵێ لە پێشیان پێشوایەتیان بکەن ئێستا ئەم گرفتە بۆ هاوڵاتیان هاتووەتە پێشەوە نەکتەنا بۆ دوکانداران ئەو تا فەرمو گرفتی کارەبا هەیە گرفتی غاز ئێستا لە ئارادا هەیە وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک لە ماڵان هاتووەتە ئاراوە دەیان گرفتی تر هەیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەنها ئەوەندە دەیەوێ یاداشتێک بەرزکاتەوە یا بەڕێوەبەرەکە بانکاهی سنوورەکە بزانێت دۆخەکە لە چاستێکە نەمان بینی ئەم گرفتانە ئێوە بتوان چارەسەریکەن لە کاتێکە یاساکە پێتان دەڵێ دەسەڵاتان لا مەرکەزیە ڕاست بەڵام ئێمە وەکوتم لە چوارچێوەی یاسای ئێمە ئیشەکەین تۆ ڕاستەکە گرفتی غاسەیە بەڵام ئایا گرێبەستەکە لە پارێزگای سلێمانی کراوە نە لە ئەنجومەنی وەزیران کراوە لە وەزارەت کراوە کەواتە پەیوەندی بە پەرلەمان و وەزارەتەوە ئەوە پەرلەمانە بە ئیشی خۆی بکە ئایا حەج گرێبەستی ئێستا مەسە بۆ نمونە گرێبەستی نیشتە جێبوون یەگەکرێتەوە و لە سلێمانی ئەکرێ ئەوە ئێمەین حاسەبەیەکەین و بە دوواداچوونی بۆکەین نەک پەرلەمان هەموو ئیشەکان ئیش ڕێگەی خۆی هەیە و ڕێکاری یاسایی خۆی هەیە چونکە ئێمەش چۆن دەسەڵاتمان محدودە بە پێ ئەوە یاسایە ئەوەی لە شارە گوزەرێ و لە شارە ئەکرێت ئەوە ئێمەین بەڵام ئەوەی کە لە عامی هەرێمی کوردستان ئاکرێت سەر بە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تایبەتمەندی ئێستا هیچ دوکاندارێک پارەکەی یاوان باجە ئەدرێکی منەڵێم نەیە بۆچی هیچ وەرگیراوە تا ئێستا هەتا ئێستا بەعزە دوکان نارێ لەوانەیە یابێتی بەڵام هەتا یابێتی لە پێشەوە بەڵام ئێستا کە زانێ هاوڕێکانی نایە ئەمان ئەمیش نایە بۆچی یەن وەڵا نەیە من لێرە وەڵێم کەس نەیە
جەلەلیان گرفتەکە من چەند دوکاندارێکم دوان وتی ئەم گرفتە پێش ڕیفراندۆمیش هەبوو لەبەر ڕیفراندۆمەگەیانەمە قسەی خۆیانە من نەقڵیەکەم وتی حکوومەت جۆرێک لە جۆرەکان پاشکشی لەم پرۆسەیە جۆرێک تریژ ئێستام کابینە نوێیە بەس ئیش بۆ دەکات پارە کۆ بکاتەوە چکە بینیمان لە یاسای چاکسازیەکەیە لە وەرگرتنی پاڵی خۆڵ و خاشاکە لە ئێستا باجی چۆنە جەلال من پێم وتی حکوومەت سرنجێکی گەورەی پێەیە لەکوێ خوێنی میلەت زۆر بێ لە وایری بڕژ اینجا ئەوێت میلەت بێ پارەکە بەخوا ئەوە یعنیەوە ئەوە سیاسەتێکە هەومان نەزین ئێستا تۆ قەیرانی غاسەیە باوەڕ بێ قەیران لای خۆیان نییە کە شتێکیش لای خۆیان حتمما لای میلەتێکە ئێستا ئەمە ڕوونە بۆ حکوومەت بڕۆ دوکاندارەکانیش بدوێنە هەمویان دەڵێن حکوومەت ئاوایە و وامان لێکە و بەم شێوازە قەیرانمان بەسەرادێنێت و ئەمەکی حکوومەتە بەڵام با سەرنجێکیش بخێنە سەر خەڵک بەگشتی و بەتایبەتی لە ئێستا کە باسی دوکاندارەکانەکەن خودی دوکاندارەکان کاتێکە لە ئێران بەنزین گران دەبێت سەرجەم ئۆتۆمبیلەکان لە ناوەڕاست شقامەکان دەکوژرێنەوە و هەمووی بایکۆت دەکات کاتێکە دەبینی لە هەندێک لە پارێزگاکان دۆسیەک دروست دەبێت هەر لە ئێران دەبینی هەموو دوکانەکانیان دادەخەن دەڕابەکانیان کەس بازار ناکاتەوە بۆچی دوکاندارەکانیش ئەم هەڵوێستە نانوێرن هەڵوێستێکی مەدەنیان و زۆر جوان و پەیامێکی ڕوونە نەک بۆ حکوومەت بۆ نەتەوەی گرتوەکانیش لەوەی کەمە زۆڵمێکە لە ئێمە دەکرێت لە کاتێک ئامانەوە خۆت ئاماژت پێ کرد باجی ساڵانەی دوکانەکانیان دەدەنە حکوومەت ئیدی ئەم باجە زیادە لەسەرم تابلۆیە بۆچی خۆزگا منیش لەگەڵ ئەو قسەیت و خۆزگا وا بواە خۆزگا من ڕووی دەم نا بەس لەگەڵ خۆم ئەڵێم خۆزگایمەش تۆزیەها معنەویاتی وا بەقوە کەلیمەیەکی حەز ناکەمەوە بڵێم حەزەکەم خەڵک تۆزیها جەراعەت لە ناو دڵیا بێت ئەوەمان بکردایە منیش لەگەڵیان نابێت بەڵام زۆر بەداخەوە ئێمە میلەتێکین هەتایە قامچیمان پیا بکێشن و سەرمان بخەن بەژێرە ئێمە زیاتر بەقوت دوای پاری خۆڵ و خۆشەکەمە دوای ئەمەشتی تر هەیە بێتە ئاراوە زانیاریتانە بێت هەموو شتێک تەواقع ئەکرێ لە وڵات هەموو شتێ یعنی لەوانەیە وای لێ بکە وڵات وا لێ بکرێ هەر جلوبەرگ نێتە ناو کوردستان خەڵک ئەمی بە ئەوریانی بگەڕێ ئەوەی تر ئاخرشتە خۆی گرفتێکمان هەیە میدیاخانیش ڕاستەکە بەداخەوە کۆمەڵگای ئەمە ئەو هێزە سیاسیانی کە لە پشتی ئەم پرۆسیەوەن لە پێش هەموو شتێکە هەوڵیاندا پەروەردەی کۆمەلگا لە بناغەوە تۆزێک تاکی کۆمەلگاوا لێ بکەن جۆرێک لە جۆرەکان ئەتیماد بەنەفسی بەخۆی نەبێ من نمونەیەکی بچکۆلانە دەگەڕمەوە لە ساڵی 2010 لە ئەڵمانیا شیر گران کراویستیان چەند سنتێک شیر گران بکەن مجتەماعی ئەڵمانی هەموو وازی لە شیرە ناوتی و شیر ناخۆین کەی مشکلێ لەوە گرانتر نەبێ یعنی کۆمپانیەکانی وەبەرهێنانی شیر ئەوەندە زەرەریان کرد نەک هەر شیریان بۆ سیعرەی کە پێشتر بە هاوڵاتیانی ئەڵمانیدا بگرە بە هەرزانتریش دایان بەس لای ئێمە مەسەڵەن غازگرانە بێ گرفتێک دروستە بێ خۆمان زیاتر هەوڵدەین چەند بتڵێک زیاتر چەندە بەیەک زیاتر ئێمە شیوادارین دوکاندارەکان کاسبکاران بتوانن وەکو هاوڕێم کاک جەلال وتی بە شێوازێکی مەدەنیانە و هەر بەداخستنی دوکانەکانیان پێوا بێ ڕەنگە بتوان زەختێک لەسەر زۆر باش لە زوو میدیاخان هەموو ساڵێک جارێک ئەلبەتە کۆبوونەوەیەکی ئەنجومەن دەکرێت لەسەر خراپی کارەبا و هەروەکو خۆشیێتی بەڵام بەتەمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر ئەم گرفتانەی دوکاندارەکان کۆ ببنەوە ئێمە وەکوتم پەیوەندی بە ئەمە بە پەرلەمان و بە وەزارەتەوەی بەڵام کارەباش 2000 هەر پێوەستە بە وەزارەت و ئەنجومەنی وەزیرانەوە بەڵام کارەبا ئەگەر لە شارەکە مەسە بۆ نمونە بەس لە شاری سلێمانی ئەوە خراپێ ئێمە بەڕێوەبەری گشتی بانگەین لێ چینەوەی لەگەڵەکەین مسائلەیەکەین بەڵام کە کارەبا لە عامی هەموو هەرێمە تەواو نەبێت دەسەڵاتی بەڕێوەبەری گشتی ئێرە چی بێت ناوە کۆبوونەوەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیراندا هەیە ناوە پارێزگارەکان ساڵی جارێکەکەی جارێک وڵات 4 ساڵ جارێک زوو پارێزگارەکانیش دەبینی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران پارێزگارەکان لەبەرەوەی ئیتر وەکو شتێ بڵێ ئیتر کە لە ئەنجومەنی پارێزگا دەرەچن ئیتر جۆرە سەربەخۆییە گەبینن بەخۆیانەوە ئیتر تابعی ئەولا ئێستا گەر هەوڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمانە ئەگەر هەمووی هەبێت بەرامبەر بە سەرۆکایەتی بەرامبەر بە وەزارەتی شارەوانی هیچ لەم دۆسیە ناگۆڕێت ئێمە تەمان دۆسێت چۆن تۆ هەوڵی خۆت بێ بەڵام ئێمە مفاتحەی سەرۆکی شارەوانیمان کردووە بەڵام ئەڵێ نە لە دەسەڵاتی منایە بانگیشمان کردو محاسبەش کراوە لەسەرەوە تەمانەکو کاکەوتی ئێمە دەمێکە تقریبان 2017 بوو وابزانم ئێمە لەم سوال و جوابا بووین کە ئەم تابلویانە ئەبێ بە یاسایەک و بێ بە ڕێنمایەک و دابەزێتە ناو خەڵک ئێمە دانیشتون لەگەڵە چەند جار دانیشتون وەکو لیژنەی شارەوە لەگەڵ بەرپرسانە بەڵام وتێتی هیچ شتێک ئەو کتابەکەیەتی هیچ شتێ لە دەستی منانی ئەوە نییە بێ من دام نابێ من تۆکو سەرۆکی شارەوانی بڵێم ئیلا بێ ئەم دوکانانە یەکەیەکە هینەکانی لێبسەنرێ بۆ شاری سلێمانیە ئەمە شتێکە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە دراوە بە وەزارەت وەزارەتیش ئەمر بەسەر منە ئەکات بەڵام ئیتر ئەو خەڵکە خۆشی
چۆنەڵی ینی قوڵی ئەکات نەرمە بۆی حکومەت سیاسەتێک بەکاردێنێ کاکشوان سەرەتا دەڵێ 40,000 دوایی تۆ دەڵێ زۆرە نە من با لەسەر شتێکەوە بگەڕمەوە خاوەن مارکێتێک تەلەفۆنی بۆ کردم وتی میدیا خان وەڵایی حەزم کردووە قسە بۆ لەگەڵکەم وتم بۆ وتی وەڵایم ڕۆشتێکی زۆر خۆشم بینێ وتم ئاوتی وەڵای هاتوون داوای 25,000 لەکردم توتی تۆ مارکێتەکە و گەورەی و ئینەکەش 25,000مانە بێ بیتی توتمە هەر نایم وتی وەڵا هەر زۆر ئینکاری کە وتبی دەباشە 20مان بەرێ ئەخر ئەمە ینی بەڕاستی ئەمە ڕازە 20مان بەرێ وتی وەڵا توێت چمە و مارکێتەوە یەمەوە بێ بە هەر حازری گەی وتمی هەر نایە دوایی بۆی هێنا بۆ سەر 5,000 ئەوە وایە وەکو ئەوە وایە ینی شتە خەیتە مەزادەوەی تر وردە بەرزەبێتەوە وردە ئەمانیان بۆ خوارەوە ینی ئینجا بزانە هیچ بنەمایەکی نییە شتێکیش هەیە لە ماوەی پێشوە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسی کردبوو هەندێک لە داهاتەکان تا ئێستا ڕەنگە نەگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی ئایا خۆمەش پێچەوانەی دەسەڵات ناگەڕێتەوە ئەمە گەڕێتەوە یان ناگەڕێتەوە ئەمە تا ئێستا نەدراوە تا بگەڕێت ئەوەی کە وەرگیراوە ڕەنگەوە سۆپەرمارکێتەکە 5,000 ڕەنگە خەڵکێکە بە شتێکی هێردا بێت یەکەم مانگ خەڵک تقریبا تۆزە هینێکیە بوو بەڵام کەزانی خەڵکی تر هەیە غیرەتی هێوینە ئەمیش نەیە ینی حتا پاری ئاوەکە پاری ئاو ینی خەڵک ینی لە پێشەوە چۆنەڵی خەڵک بۆ ئیزانی تر تاواکو ئەمە نیاز و نیعمەتە بەڵام دوای کە سەیری کە سەعاتەکە لە پڕ لە ئیشەکەوێ لە پڕ لە زۆری بێتەوە خەڵک نایە من شخصی خۆم ئاوی کارەبا نایم ئاوی شوکارە باش نایە میدیا خان بۆی ئەو حاڵەتی کارەبێ ڕیسی بۆ سەشام بۆ پارێکە ڕبێ ڕیسی نایم ئەزانی بۆچی من پارێکی زۆرم لە لای حکومەتە بەڕاستی ئەڵێم تێگەشتی هەچ کاتێ شکاندی من ژوەکو ئەو خەڵکە لەسەر بەڵام دەسەڵاتی هەیە کارەباکەت ببڕێت تێگەی دەسەڵاتی هەیە کارەباکەم دەسەڵاتی نییە لەبەروی من ئەو قەرزاری منە زیاتر نەک من ئەمن ئەگەر لام بێ 2 ملیۆنە بەس ئەو زۆری لەلای ئەخر هەنێک هاوڵاتی هەیە با بڵێن موچەخۆر و فەرمانبەرنی ڕەنگەوان قەرزاریوان نەبێ ئەوە ئەزان چۆنە ئەوان هەر یەکێکەیە لە ماڵەکەیانە موچەخۆر بێ شەرت نییە ڕئیسی عایلەکە بەیانێکێکیان بێ هەچ کەسێکیان موچەخۆر ڕەنگە میدیا ئێستا تاکێکی ئەم هەرێمە گوێ لەم قسەی تۆ بێ کەڵێ پارەی کارەبا نادەم ئەڵێ ئەو ڕەنگە ئەندامەنجومەن بێت بۆیە دەتوانێت دابەز من ناتوانم نەکەی من زووە بڕن وەڵاهی ناوانیە ناتوانێت ببڕێت چونکە حکومەت قەرزاری میلەتە نەک میلەت قەرزاری حکومەت خۆزگا وا بواە میلەت قەرزاری حکومەت بووە حکومەت یەکمانە بووە ئەوە باش بووە ئەوە باش بووە ئێمە نییە ینی کە سیرمان کردە سوور هەڵگەڕاینەوە سەرمان داخستە لە ئاستی و حکومەتە باشە چکە حکومەت هیچ باش نەبوو زۆر باشە میدیا خان بۆی بەڕاستی ئەو با ئەو تەوەری کێ مەقسی لەسەرەکەین بۆی کاسبکاران و دوکانداران مەسەن بزانن ئەوەی لیان وەرەگرێ بەڕاستی ڕسومات و باجێکە یا سەرانەیە چکە تۆ بچیتە دوکانێک لە 25ەوە بۆ 5,000 بە معاملەی کراسێک نییە بیکەیت بۆچی بە خێراترین شێوە مەسەرەن لەگەڵ پەرلەمان تەنسیق ناکەن کەوان پرۆژە یاسایەک بەرنە پەرلەمان و وەکو یاسایەکی گشتی کەوان دەسەڵاتی یاسادانانن یاساکە لە پەرلەمانەوە سەرچاوە بگرێ و ڕسوماتێکی یاسایی بێ و وەرەوە کاتەژەمە بە یاساییکردنی ڕسوماتەکەیە پەرلەمان چییە پەرلەمان هەر بە خوشک و برای من و تۆ ئەو ئامۆزە هەمووی لەم شاراژ یەزانێت چیە گوزەرێ لەم شارە پێویست بەوە ناکە ئەنجومەنی پارێزگا مفاتحەیکە لەبەرەوە ئێمە هەموو شتەکان لە ناو سەر تەلەڤیزۆن ئێستا ئیعلام و خەڵکی هەمووی لە ناو سەر تەلەڤیزۆن و ئەنتەرنێت هەمووی باسی ئەمەیە خۆی ئەزانیە برینەکە لەکوێ ئەبێ بە پەرلەمان خۆی دەستخاتە سەری نەک من پەنجەی بگرم و بخەمە سەر برینەکە زۆر باشە ئەگەر دوایین پرسیار بێت ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەیەوێت کار بۆەوە بکە ئەم ڕسوماتە کەم بکاتەوە یاخود هەر نەیهێڵێت ئەزین چۆنە لە هەموو شوێنێکاوتم باج و ڕسومات هەیە بەڵام بە شێوەیەک ناکە ببێ بە ئەرێک بە سەرشانی هاوڵاتیەوە هاوڵاتی لە وەزعێکایە چۆنڵی ڕۆحی گەشتۆتە ئێرە خەریکە گاتە سەرلوتی و ئەڕوات ئەلێرایەتی حاولە بکەین ئەم ڕۆحە بگەڕێنینەوە نەک بگاتە سەرەوەی کە بدەرچێ ئەبێ ئێمە ئەگەر هەش بێ بە شێوەیەک بێ کە خەڵک لەسەر شانی گران نەبێ خۆ ئێمە ناڵین کەس لەگەڵ ڕسومات و باجا نەبێت کەس نەیە خۆ دوتت مادام لە دوکانەکە باج دەدایتی تابلۆکە بۆچی ئێستا ئەتانەوێ باجی تابلۆکە هەڵوەشێنەوە یا کەمی کات ئەزین چۆنە من ئەڵێم باج ڕسومات لە هەر شوێنێکە هەبێ بە شێوەیەک بێ کە ئەرگ نەخاتە سەر هینەکە ئەی بۆ ناچن لە کۆمپانیا زلەکان بسەنن بۆ بە دوکانێکی هەڵوەشێنەوە یا کەمیکەنەوە باجی تابلۆی سەر ئەڵێم لەگەڵیان
بەڵام بە شێوەیەکی یاسایی و بە شێوەیەک بێ کە مقنیع بێ بەرامبەر بە هاوڵاتی بڵێ قەیچەکە منەوە ئەم بە شتێکی تەمەکە دەبێت جیاکاریش بکرێت لەوەی کە یەکێک شاشەی کردبێتە تابلۆ یەکێت تەنەکەیەکی کردبێ ڕێکارێکی یاسایی ئەمە هەڕەمەکی نییە من لەسەر مێزە دانیژین و بڕیار بێن بڵێ و بڕیارماندا بەونە و بەونە لەونە ئەبێ دراسە بکرێ ئەم وڵاتە دراستەیتیانی ئەم هەموو ڕاوێژکارەمانەیە بەڵام نازانم وڵاتیش بەبێ ڕاوێژە ڕوا بەڕێوە بەڕاستی بەبێ یاسا وی لە کۆتاییە پێما بێ پەرلەمانی کورسان حەلی مۆزوعەکە بکە ئەم غازەکەش کە هەیە ئەبی ئەرەوان حەلیکەن. زۆر سپاس میدیا خام بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ بەڕێز میدیا شێخ ئەحمەد ئەندامی لیژنەی ژینگە و شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی.